دادگای سزاکانی پایتەختی سعودیە دوا بڕیاری لەسەر کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشەقچی لە کۆنسوڵگەری وڵاتەکەی لە ئەستەمبوڵ لە تشرینی یەکەمی 2018 ڕاگەیاند. بڕیارەکەی سزادانی 9 کەسە لە تیمی تیرۆرەکە بە زیندانی لە نێوان 7 بۆ 20 ساڵ. ئەمەش دوای هەڵوەشانەوەی بڕیاری لە سێدارەدانی 5 لەو تاوانبارانە. وتەبێژی داواکاری گشتی سعودیە ڕایگەیاند دادگا بۆ 5 تاوانباریان 20 ساڵ زیندانی و بۆ 3 تاوانباری تر 10 ساڵ و بۆ دوانیان 7 ساڵ زیندانی بڕیاردا. ناوبراو ئاماژەی بەوەدا ئەو بڕیارە دوای ئەوە هات کە دۆسیەکە مافی تایبەت بە لێخۆشبوونی کوڕانی خاشەقچی لە تاوانباران داخرا. بەوەش ڕزگاریان بۆ لە سزای لە سێدارەدان. وتەبێژەکەی داواکاری گشتی جەختی لەوە کردەوە دۆسیەکە بە هەردوو لایەنی تایبەت و گشتیەوە بە پێی سیستەمی جێبەجێکردنی سزاکان بەو بڕیارە داخرا. پێشتر لە کانونی یەکەمی 2019دا بە پێی بڕیاری سەرەتایی کە لەلایەن داواکاری گشتی سعودیەوە بڵاو کرایەوە 5 تاوانباریان سزای کوشتن و 3 تریان بە 24 ساڵ سزا درابوون. بە پێی وتەبێژی داواکاری گشتی هیچ کام لە سعود قەحتانی ڕاوێژکاری پێشووی جێنشینی سعودیە و محەممەد ئەلعوتەیبی کۆنسوڵی سعودیە لە ئەستەمبوڵ کە لە ژوورەکەیدا خاشەقچی کوژرا بوو لەگەڵ لیوە ئەحمەد عەسیری جێگری پێشووی دەستگای هەواڵگری سعودیە هیچ تۆمەتێکیان ئاراستە نەکراوە. تەنانەت ناوی تاوانبارانیش ئاشکرا نەکراوە کە پێدەچێت لا تیمی ئەو 15 کەسە بن کە بۆ کوشتن و شوێن بزرکردنی خاشەقچی نێردرا بوونە ئەستەمبوڵ. ئەو بڕیارانە لە دوای دادگایەکی داخراو هات کە دوور لە میدیا و چاوی جەماوەر بەڕێوە چوو بۆیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی ڕەخنەی توندیان لێگرت و بە گاڵتەجاڕی و دوور لە شەفافیەتیان ناوبرد. یەحیا عەسیری چالاکی مافی مرۆڤی سعودی و سەرۆکی ڕێکخراوی قیست بۆ مافی مرۆڤ لەو بارەوە ڕایگەیاند ئەو دادگایە سیاسیە و جێگەی قبوڵ نییە چونکە ئەو لایەنەی فەرمانی کوشتنی خاشەقچیدا هەر ئەو بەسەر دادگای سعودیەدا باڵادەستە. عەسیری دەڵێت دوای ئەوەی دەسەڵاتدارانی سعودیە تیمێکیان ناردە کۆنسوڵیەتی وڵاتەکەیان لە ئەستەمبوڵ بۆ کوشتنی خاشەقچی دوای چەند ڕۆژێک بۆ سڕینەوەی پاشماوی تاوانەکە تیمێکی دیکەیان نارد. ئەمڕۆژ تیمی سێم بابەتەکە لە گۆڕەپانی دادگادا دەشارێتەوە. واشنتن پۆست لە سەروتارێکدا لەسەر ئەو ئەنجامە ڕایگەیاند بڕیاری دادگای سعودیە هیچ شەفافیت و ڕازگۆیی تێدا نییە. بەو پێی دوور لە چاوی میدیا و ڕێکخراوە مرۆییە بێلایەنەکان ئەنجام دراوە. لای خۆیەوە ئەنیس کالامار بڕیاردەری نەتەوەیە گرتووەکان بۆ حاڵەتەکانی کوشتن لە دەرەوەی بڕیاری دادگا ڕایگەاند. ئەو بڕیارە هیچ شەرعێتێکی نییە و دوورە لە بنەمای ئەخلاقی و یاسایی. دادگایەکەشی بە گاڵتەجاڕی و دوور لە دادگەری ناوبرد. خەدیجە جەنگیز دەستگیرانی خاشەقچی لەبارەی ئەو بڕیارەوە لە تویتێکدا دەڵێت ئەوە گاڵتەجاڕیە و کۆمەڵگەی نێودەوڵەتی پێی قایل نابێت. سعودیە ئەو دۆسەی داخست بەبێ ئەوەی کەس بزانێت ڕاستی کوشتنی خاشەقچی چۆن بووە. بۆیە دەپرسێت چێ نەخشەی تاوانەکەی داڕشت، چێ فەرمانی بە ئەنجامدانی کرد، تەرمەکەی چی لێکرا. ئەم پرسیارانە تا ئێستا بێوەڵامن. چاودێران بڕوایان وایە مادەم لە گەرمەی ڕووداوەکەدا خۆرئاوا بە گشتی و ئیدارەی دۆناڵد ترامپ بەرژەوەندی ئابووریان خستە پێش ئەو دۆسێ پێشێلکاری مافی مرۆڤ، چاوەڕێ ناکرێت بە سەرکەوتنی جۆ بایدنیش ئەو دۆسیە زیندوو بکرێتەوە. مەگەر تەنیا وەکو دۆسێکی لاوەکی بۆ گوشارخستنە سەر دەسەڵاتدارانی سعودیە بجوڵێنرێ. ئەوەش دەری دەخات لەم کاتەدا دروشمەکانی مافی مرۆڤ بە خراپترین قۆناغی پێشێلکاریاندا تێدەپەڕن و دەکرێنە قوربانی بەرژەوەندیە ئابووریەکان.